قسە لەسەر ئەزمون و بەرهەمەکانی یەکێک لە خانمە شاعیرەکان کە ئەویش کەژاڵ عەلیە. کەژاڵ عەلی یەکێک لە دەست و قەڵەمە دیارەکانی خانمی کوردە کە ئەزمونێکی گەورەی لە بواری شێعرنووسینا هەیە و لە زۆرێک لە گۆڤار و ڕۆژنامەکاندا بەرهەمەکانی بڵاوکراوەتەوە. لە ئێستادا یەکێک لە بەرهەمە نوێیەکانی کە ئەمڕۆ قسەی لەسەرەکەین کۆمەڵە شێعرێکە بە ناوی تافگەی بەجێما و ئیستێک و نیگایەک کە ئەم بەرهەمە هێشتا با بڵین مەراسیمی بڵاوبوونەوەی بۆ نەکراوە لە ئایندێکی نزیکە مەراسیمی بۆ کرێت و ئەکەوێتە بەردەستی خوێنەرانی قسە و باسی زیاتر دەربارەی هەم بەرهەمەکەوە هەم ئەزمموی ئەم خانمە شاعیرە کەم کابڕێزیان لە سودی کورسەد مەگەزین میوانمانن. کەژاڵ خان بەخێر هاتی سەرچاومان بۆ دووەم یاخوا بەخێربی سەرچاو. ئەمە ئەزمموی ئەتوانم بڵم هی چەندەیەکە؟ ئەم کتێبە ئەبووە زووتر بنووسرێ، بەڵام بە حکمی ئەوەی کە خۆم ماوەیەک دەرچوم لە وڵات و تا هاتمەوە سەر سکەی نووسین. خۆتەزانی دەرچوون لە وڵات ڕاهێنان ڕاهاتن لەگەڵ کللتورێکی کە عالەمێکی جیاواز وەختی ئەوێ ڕاستە. ئێمەش بە حکمی کێشەی لە دەستدانی سێ لەسەر چواری خێزانەکەم تووشی دۆخێک لە شڵەژان و قەیرانی دەرونی و ئەوانە هاتبووینیان و کەسانەمان کە مابووینەوە زۆر ماندووتر بووین لەوەی کە بتوانین بەردەوام بین. و کاتی خۆشی من هەڵبەت من لە دەڤەری ڕاپەڕین و ڕانیە و دەواازە هاتووم لێەوە هاتوومەتە بوون ئەتوانم بڵم لێەوە هاتوومەتە ئەمڕۆ. ئیتر تا ئەو کاتە کە تۆ دەسەکەی بەنووسین پێی ئەوێت پێی ئەوێ کە تۆ دەچیتە دەرێ لە عالەمی خۆتدا دەبڕێ تا دێەوە سەرسکە پێی دەچێ. و من کە چوشم ماوەیەکی زۆر هیلاک بووم، زۆر هیلاک بووم بە حکمی ئەو ڕابردووە تاڵە کە بنەماڵەکەم بەجێ هێژ لێرە و کە هیچمان بۆ نەکراویش لە دەستدانی براکانم بوو. باوکو دایکیشم هەر لە تاو لە دەستدانی براکانم هیچیان لە 45 ساڵیان تێپەڕ نەکرد. من 5 کەسم لە خلاری چەند ساڵێکا لە دەستدا. ئیتر لەوە ماندووتر بووم. هەرچەندە هاوڕێیان و هەواڵان زۆر پێیان کوتم کە لێرە بمێنمەوە، بەڵام نەمتوانی زیاتر بەردەوام بم. زۆر هیلاک بووم. ئەوە بوو دەرچووم کە دەرچووم ئەبووە زووتر ئەم کتێبە چاپ کرایە. هەڵبەت ئەمە یەک لە سەر چواری نووسینەکانمە، سێ بەشی ترم حازرە بۆ چاپ، بەڵام ئەوەی کە ئێستا بە زەرورم زانی بیخەمە بەردیدا ئەم دەقانە بوو کە لەم کتێبەیە بە چاپم گەیاندن. هەڵبەتە لە دایکبوونی ئەم کتێبە لەم ئەخیرەوە ئەسبابی زۆر بوو. با بڵێن ئەم کتێبە بۆ لەم کاتەیە باش. هەڵبەت ڕۆژگارێک کە ئێمە خەبات و تێکۆشانمانە کرد، ڕاستە سەردەمی حکوومەتی بەعس خەڵک معاناتی زۆر بوو، خەمی زۆر بوو، بەڵام ئەمانەمانە کرد بە هەوێنی خەبات و تێکۆشان. بەڵام سەیرەکەین لە سەردەمی حکومڕانی خۆماڵیدا ئەم لۆژیکە دەگۆڕێ. مەسەلەن سەیرەکەی خەم و معاناتی خەڵک، ئازاری خەڵک لە زیاتی ئەوەی کە ببێ بە خەبات و تێکۆشان بە پێچەوانەوە، یعنی لە خەبات و تێکۆشانەوە دەبێ بە خەم و ئازار بۆ خەڵک، ئەبێ بە کاسەی ژەهر و بە خەڵکدا دێتە خوارەوە. نی سیر دەکەی هەموو سەردەمەکە دەگۆڕێ. دیسان ئێمە دەبێ بینەوە بۆ خاڵی سفر دەست پێ بکەینەوە. بۆیە گەڕانەوە بۆ ئەساڵەتی فەرهەنگ و مێژوو ئەدەب دەبێتە کارێکی جەوهەری لە پێشینەی هەمومان. لەبەرەوەی ئێمە لە ئێستا لە بێ ئومێدیەکی غەیرە عادی داین لە سەردەمی خۆماندا، لە بێ ئومێدی و لە نەهامەتیەکی تااقەت پڕوچێن داین کە لە تااقەتی خەڵکدا نەماوە. باشە خەڵک بۆ وای لێ هات، بۆ لەوە ماندووتر بکرێکە کە دەبوو کرابە. یعنی قەیناکە ئێمە دەوڵەتە ئیقلیمیەکان ئیشمان لەسەر دەکەن کە بە شێوەیەک لە شێوەکان تێکمان بشکێنن، بەڵام بۆ خۆمان لەناو خۆمان وابین. بەداخەوە ئەم شکستە لە حکومڕانی و فەراغە لە ئیدارەداندا زۆر کەوتەوە لە سەرمان. کە سەیر دەکەی تۆ لە خەلەلی حکومڕانی ڕاستەقینەدا ناچاری کە بێ ئومێد دەبی دەست دەبێەوە بۆ ئەساڵەتی فەرهەنگ و ئەدەبی خۆت. من ناچار بووم کە ئەم کتێبە
لەم 3-4 ساڵی ئەخیرا بنووسم و باشتریش بووم طبعاً هەڵبەت شتەکانم تێپەڕان ئازارەکانم زەمان حەلی کرد ئەنا ئەو خەم و مەراقەی من وا بە ئاسانی هەزم ناکرێت بەس بە من هەزم کراوە تەمەن درێژە ئیشەڵڵا کەژاڵخان بەڵام پرسیارەکەی من ئەوەیە ئایا ئەم کتێبە و بەرهەمەکانینەوە ئەم کتێبە زادەی ئەو با بڵین ئازارەیە کە بەهۆی لە دەستدانی خێزانەکەت یاخۆت بەهۆی با بڵین شکستی حکومڕانی کوردیوەیە هەردووچیانە هەڵبەدەم کتێبە دوو بەشە بەشێکیان پێک هاتووە لە دەقی بۆ باوکم ئەم دەقا تێکەڵکێشێکە لە شۆڕش و خەبات و قوربانیدانی مێژووی گەلەکەمان باشە من لە فۆرمی باوکمدا دامڕشتۆتەوە بەشی دووەم چەند دەقێکی ترە کە ئەتوانم بڵێم لە دوای 2000ەکانەوە لەوێ نووسیومە بۆیە من کردومە بە دوو بەشەوە و چەند پێشەچیەکیشم لەگەڵدا بەزاندووە کە بە پێویستم زانی لەگەڵ دەقی بە باوکم دایبەزێنم وەکو ڕاستکردنەوەیەک بۆ ئەو مێژوو کە من باسی یەکەم لەو باشە حەزی تۆ بۆ نووسین و بۆ شعر نووسین هەم ئەچێتەوە سەر ئەو ئازارەی کە خۆت هەتبووەوە خێزانەکەت هەیبووە ویستوتە کە بە شێوازێک لە شێوازەکان دەری بڕی کە ڕەنگە شعر باشترین شت بوو بێ بۆ ئەوەی کە تۆ بتوانی تعبیر لە ئازارەکانی خۆت بکەی یان ئەم بەهرەیە هەر لە ناوتا هەبووە ئەگەر تۆ ئەو ئازارانی ژیانی شت نەبووایە تۆ هەر شاعیرە بووی تۆ هەر ئەتنووسی نا طبعا ئازار منی دروست کرد زۆر جار ئازار بنیاتت دەنێ زۆر جار تێکت دەشکێنێ ڕەنگە من بەختم هەبوو بێ کە تێک نشکام لەبەرەوەی خەمی هەمویان بۆ من بەجێما و من گەورەی ماڵەکە مابوومەوە من شانمدا بووە بە خێوکردن و بەردەوامی دان بە خێزانەکەم و بەرەو پێشچوونی خۆم هەڵبەت من پێش 2000 بەر لەوەی لێرە دەرسم لە دەواازە ئیشم کردووە لە مەسوولی مافی مرۆڤ ئەندامی مافی مرۆڤ بووم و مەسوولی بەشی ژنان و بەشی ڕاگەیاندنی مافی مرۆڤ بووم من وەکو مەرجەعێک لەوێ زۆربەی کەیسەکان دەهاتنەوە بۆ لای خۆم کەیسی ژنان دەهاتەوە بۆ لای خۆم کەیسی یاسایی کەیسی کۆمەڵایەتی کەیسی چوزانم لە گوندە دوورە دەستەکان منیان کردبوو بە مەرجە زۆر بڵاو بوو ئیشەکانم بەڵام سەرکەوتوش بووم لە هەموویدا لەگەڵیشیدا لە دەستدانی براکانم هاتنە پێش سیانیان و باوکیشم و دایکیشم بەڵام من هەردانە بڕام هەتا ئەو کاتە ئیتر بڕستم لێ بڕا کە پێویستم بە پشوێک بوو ئەوە بوو پشوەکەم وەرگرت و لەسەر بڕیاری هاوڕێیان و هەواڵانی خۆم بەحساب پشوێکی کورتم وەرگر بەڵام زۆر نەخۆش بووم لە دەرەوە هیلاک بووم ماوەیەک ئیتر تا هاتمەوە سەر تایمی خۆم پێم ویست بەڵام شکر لەخوا بە زیاد بێت کە ئیتر وردە شتەکانم خۆم لە دەست نەدا خۆم ون نەکرد بەڵکو بە پێچەوانەوە لەوێ ئیشیشمان کردو من بەرپرسی ڕێکخراوە دیموکراتیەکان بووم لە سویسرا و لەگەڵ هاوڕێ هەواڵەکانم بەردەوام لە ئیڤێنت و چالاکی و خەبات و لۆبیدا بووین بۆ کورد و لەم شتانەدا سەرکەوتوو بووین بەزیترەوە بوو ئێمە لە بەرچاو نەبووین لەوێ ئیشەکانمان ڕاستە ڕۆحی ئازیزانت شاد بێ و تەمەنی خۆت و کەسە ئازیزەکانیشت درێژە بێت ئیشەڵڵا کەژاڵخان هەموو ئەو بەرهەمانەی کە ئەو پارچە شعرانی کە لەناو ئەم کتێبەدا هەیە ئەو بەرهەمانن کە لە تاراوگە نووسیوتنیان ئەو بەرهەمانەشن کە لێرە پێش ئەوەی کە با بڵێن بچیتە غەریبی بەرهەمت هەبوو هەڵبەت من زۆر درەنگ هاتمە سەر و قەناعەتی کە شتەکانم چاپ بکەم لە پێشەکێکەش باسم کردووە من هەست دەکەم کە تەبعکردنیان بڵاوکردنەوە نووسینەکە قفڵ دەدا و منیش دابڕابووم دەمیز پێیان دابڕۆمەوە ئەوە بوو لەوێ ئەم چەند ساڵە ئەوانم کردووە و ئێستا سیانی تریشم ئامادەیە بۆ چاپ بە هیوام ئیتر لەمەولا دەستەکان خۆش بێ ئەمە بەردیەی ئێوە کەی مەراسیمی چاپ و بڵاوکردنەوەی بۆ کرێ و مەراسیمەکەی چۆنە بێ بە هیواین لە ساڵۆنی کوردستانی نوێ لەگەڵ ئەو ڕیزبەندیە چالاکیانەی کە لەم 1-2 هەفتەیە بەرچاون ئەوە بکەین و محاولە دەکەم لە دەڤەرەکەی خۆشم لە بەرەوەی زۆربەی دەخەکانم پێشکەشە بە ئەوانە و مندانە بڕاوم لە معاناتی ئەوان لە دەریشەوە ڕاستە بەجەستە لە دەرەوە بووم بەڵام بەدڵ هەر لەگەڵیان ژیاوم و لەوێش دەیناسێنم ئەگەر پێم بکرێ لە زۆربەی ناوچەکانی تری خۆشماندا هەر عینەنشە دەیناسێنم دەمێنێتەوە سەر ئەوەی کە ئیتر بزانین لە دوای ئەمە چیتر چ پرۆژەیەکی تر ئەوانەی تریشم تەبع ئینشاڵڵا کتێبەکەت لە 2 بەش پێک دێت بەشێکیان ئاماژەت پێکرد بۆ باوکم
بۆچی بۆ باوکت بۆچی بۆ ئەندامەکانی تری خێزانەکەت نەبوون بۆ شەهیدەکانتان بۆ کەسە ئازیزەکانی خۆت و ئەی بەشی دوو هەمیان چیە کتێبەکە هەڵبەت تێکەڵ چێشە هەردوو ینی تۆ ناتوانانی هیچیان داببڕی لە هەستێکی تێکەڵ کە لە ئێمەیە هەیە بەس دەقی بۆ باوکم تایبەتە بە مێژووی پێش ڕۆشتنم و خەباتی باوکم لە ناو کایە سیاسیەکانە بەشی دووەمیان تێکەڵەیەکە لە گشتیە بڵین لە براکانمە لە دەستدانی براکانمە لە هەسوونەستی خۆمە شعری ترە ئیتر ئەگەر بیخوێنەوە یا ئەگەر خۆم من پێم خۆشەوەڵا بە دەنگی خۆت گوێمان لێبێ ئەگەر ئەتوانیت باش بەسەر چفەر وەختێک کە تۆ دەگەڕێەوە بۆ ئەساڵەتی فەرهەنگ و نووسین و ئەدەب لە دەقی بۆ باوکم چەند پەرەگرافێکی بچووکتامە دەخوێنمەوە بۆ ئەوەی بزانین کە لەو پەڕی بێ ئومێدیدا ئێمە خاوەنی فەرهەنگێکی وە کللتورێکی زۆر دەوڵەمەندین لە خەبات و تێکۆشان و هیچ کاتێک ئێمە دانابڕین لە کای ئەدەبیە. باسی خەباتی زوو دەکەم لێرە دەڵێم ینی کرمانی کڵۆیەک تامەزرایی ینی کرمانی کڵۆیەک تامەزرۆیی دوای ئاش بەتاڵ بە خەباتی لە مێژینەی چایەکی پێشمەرگایەتی تا بڵێ تاڵ ینی بێنازی ئەستێرە و بێدەرەتانی ئاسمان و تەنیاییەکانی دایکم ینی دەست درێژی بەفر بۆ سەر کچێنی گزنگ و دەست بازیە شیعرەکانی هەنووکەی من لەگەڵ وشە و دەست کورتیە ئەدەبیەکانم لەگەڵ دەستەواژەی هەتاو ینی ئەو چایە بێڕەنگەی کە لە منداڵی ڕژابە نەبوو بۆمان تێکەنەوە درەنگانیش سەرنانەوە بە برسێتی و نیگەرانی و دڵی شکاو. ئەمە کۆپلەیەکی کورتە و ئاماژەیە بە ئەساڵەتی شۆڕش و خەبات لە کاتی خۆیدا بۆیە ئێمە هەر کاتێک بێ ئومێد بی نەتوانین دەست بەرین بۆ ئەو فەرهەنگە دەوڵەمەندەی خۆمان و شتێکی لێ بکەین بە هەوێنی داهات و دەتوانین خەباتی لەسەر دووبارە بکەینەوە. لەبەر چاومە ئێوارەیە لەبەر هەیوانێک وەنەوز و کونەکۆڵی تێک خەباتی پینە پینە فانۆزێک کس شانی داوە بە تارمایی ئەو شەوەوە دانیشتوویت و چاوەڕێیت و ڕادیۆکەوا بەگوێتەوە لە ناو ڕیتمی خشەخش و چاوەڕوانی بێشوماردا یەکەم پەخشی زایەڵەکە وەک تیسکەی با دڕ بەو شەوە زەنگە دەدا و بە شەوارەی دنیا دەخا. ینی بابە کۆڵانێکی ڕەنگپەڕیوی تا ئەو سەری بێمانایی لە بێتۆیی پەیمان بەستن لەگەڵ مەرگ دڵدان بە خاک ژوانگرتن لەگەڵ سەنگەر. دێمەوە سەر کۆپڵەیەکی تر لە خوارترە ئەمە هەر لە دەقی بۆ باوکمایە بێگومان بڵێم بابە ئەوسا خەبات گەردەلولی ئاوازێک بوو لە لولەی سیمینۆفێکدا 1001 تامی هەبوو 1001 مانایەدا شۆڕش زەنجی سرودێک بوو قەرەداخی لە هۆنراوەی پۆلێک جیرووە لە دەرهێنانی ئەستێرە. ئەوسا خەبات حیکمەتی کوڕەلاوێک بوو لە لاوک بڕوای قەوی ژیکەڵە و زیت تەنگەی بەرژەوەندی باریک دەستێک ڕانکی مەشخەڵان و چۆغەیەک ئیرادەی تۆڵەیی لەبەردا بوو. ئەو دەم شۆڕش قاتێک مراخانی گڕ بوو قاتێک مراخانی گڕ و شەرواڵێکی شەقار بوو لە بەرمام کە لە جۆگەلەی بەرماڵان دەپەڕیەوە بەدەست دەیگرت یا بە ئەنقەس خۆی دواخست تا شەبەقی نوکتەکانی لە پشتەوە دەرنەکەوێ و هەڤاڵان پێی پێنەکەنن. ئەمە چەند کۆبڵەیەک بوو لە دەقی درێژی بۆ باوکم. دەست و پەنجەت هەرخۆش بێت خان. هەست و خەیاڵ چەندێک ئەتوانن وێنە شعریەکە دروست بکەن. هەڵبەت با پێناسەیەکی کورتی ئەدەب بکەین ئەنجا شعر لەگەڵیدا. باش. دیارە ئەدەب ڕووبارێکی نەوەستاوە و سنوور و فەرهەنگ و کللتوریش ناناسێ لە نێوان هەموو میلەتەکاندا ئاڵوگۆڕ و ڕۆیشتنی خۆی بەردەوامە. ئەدەب هیچ کاتێک لە قاڵب نەدراوە و هیچ وەختێک نەکراوە بە فۆرمێکی
تایبەت بەردەوام لە گۆڕاندا بووە با یەک پێناسەیتری وازیحترت بۆ بکەم باش بە زمانە سادەکەی ئەدەب ترشوخەی ژیانە باشە بە زمانە هونەریەکەی مۆسیقای ژیانە بە زمانە ئەدەبیەکەی باڵانسی ژیانە بە زمانە سیاسیەکەی ڕەسیدی ژیانە و شعریش لە نێوانیانە گرێدانی هەست و سۆزە لە یاری فەنتازیا و خەیاڵ بە لە ڕەگەزەکانی داهێنان و زماندا چەند یاریەکە سەرکەوتوتر بێ شعرەکە داهێنراوتر و سەرکەوتوتر دەستەکانت خۆش بێ بە هیوای بەرهەمی زیاتر کەژاڵخان زۆر خۆشحاڵ بووم کە ئەم ئێوارەیە لەلای ئێمە میوان بووی جارێکی تر بە خێرهاتی زۆر سپاس بۆ تۆ بە ڕێزی گیانە زۆر سپاس بەڵێ